ئێوارەتان باش استراتیژی ئەم شۆمان باسکردنە لەسەر یەکێک لە خاڵە گرنگەکان و یەکێک لەو ئامێرە گرنگانەی کە لە جەنگ و شەڕەکاندا بەکاردێت لە هەموو جیهان بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێکە لەو شتانەی کە بۆتە جێگای سەرنجی خەڵکانی توێژەر لە ناوەندە سیاسیەکان لە جیهاندا و سەرکردە سیاسیەکان و باڵادەستە عسکەریەکان و تەنانەت لە ناو کۆمەڵگەشتدا زۆر باسی دەکرێت ئەویش بەکارهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوانە فڕۆکە بێفڕۆکەوانەکان لە مێژووی زیاتر لە 100 ساڵی خۆیاندا لە هەموو جیهاندا بەکار هاتوون بەڵام بەقەت ئەم 10 ساڵی دوایی نەبووە کە ئاسمانی جیهانیان بە تەواوەتی تەنیوە بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە مێژووی زیاتر لە 100 ساڵی خۆیدا کە لە ساڵی 1970 بۆ یەکەم جار بەریتانیەکان ئەم فڕۆکەی بێفڕۆکەوانەیان دروست کرد کە ئەو کاتە ناوێن لێدەنا ئۆنماند ئێریەل ڤێکڵز واتە فڕۆکەی بێفڕۆکەوان ئەوانەی لە ئاسماندا دەفرن دانەویست لە جەنگی جیهانی یەکەمدا بەکاری بێنن هەوڵیاندا بەڵام سەرکەوتو نەبن ساڵێک دوای ئەوە واتە ساڵی 1970 ئەمریکایەکان دروستیان کرد و ویستیان بەکاری بێنن دیسان لە بەکارهێنانی جەنگدا سەرکەوتو نەبوو ئیتر لەو کاتەوە تەکنۆلۆژیایکی زۆر و پارەیەکی زۆر لە دروستکردنی فڕۆکەی بێفڕۆکەوان دروست دەکرێت لە دوای جەنگی جیهانی دووەمەوە تا ساڵی 50 و 60ەکان زیاتر بۆ بەرهەمی کشت و کاڵی و بۆ شتی مرۆیی فڕۆکەی بێفڕۆکەوان بەکارداهاتوە لە دوای 50کان و 60ەکانەوە وڵاتانێکی زۆر بە تایبەتی لە ئەوروپا و لە هەمووشیان گرنگتر لە ئەمریکادا لە ناو ئەوانەشدا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هەوڵی داوە فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ سیخڕووکردن لە هەندێک وڵاتی جیهاندا بەکاربێنێ بەڵام لەم 15 ساڵەی ڕابردوودا فڕۆکەی بێفڕۆکەوان بۆتە ئەو ئامێرەی بەدەست چەندین هێزی گەورە هەیە لە جیهاندا بەکاری دێنێت لە شەڕ و لە جەنگەکاندا بینیمان کە چۆن لەم 10 ساڵەی ڕابردوودا و تاوەکو ئێستاکەش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر لە هەموو جیهاندا بەکاردێت لە مێژووی زیاتر لە 100 ساڵی خۆیدا ئەو کاتێکە وڵاتێک و دواتر دوو وڵات دروستیان دەکرد ئێستا لە جیهاندا 102 وڵات فڕۆکەی بێفڕۆکەوان دروست دەکەن و 63 گروپی چەکداریش لە جیهاندا خەریکی دروستکردن و یاخود بەستانەوەی ئەم فڕۆکە بێفڕۆکەوانانن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوانەی زۆر بە سەختی پارەیەکی زۆر لە دروستکردنی ئەم فڕۆکانە سرف دەکەن و هەروەها تەکنۆلۆژیایکی زۆر بەکاردێن و لە جەنگەکاندا بەکاریان دێنین یەک لەوانە وڵاتی تورکیە بینیمان تورکەکان چۆن هەوڵیاندا کە ڕێڕە و ئاراستەی شەڕ لە ناگەوڕنە کەرەباخ ئەو کاتێک کە جەنگی نێوان ئازاریەکان و ئەرمەنیەکان هەبوو بەکاربهێنن من دوای کۆتایی هێنان بە جەنگی ناگەوڕنە کەرەباخ قسەم لەگەڵ سەرکردەی سەربازی ئەرمەنەکان کرد وتم هۆکاری سەرنەکەوتنتان لەم جەنگە چی بوو وتی یەکشت بوو ئەویش فڕۆکە بێفڕۆکەوانەکانی تورک بوون بەدەستی ئازەرەکانەوە تورکیا بە هەمان شێوە توانی لە لیبیا بەکاری بێنێ کە پارێزگاری لە حکوومەتی باوەڕپێکراوی لیبی بکە لە تەرابلوس لە دژی هێزەکانی خەلیفە حەفتەر هەروەها جگە لە تورکیا ئیسرائیل زیاتر لە هەموو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەکنۆلۆژیا پارە و هێزێکی زۆر بۆ دروستکردن و بۆ فرۆشتن و بۆ بە بازارکردنی فڕۆکەی بێفڕۆکەوان بەکاردێنێ بینیمان لەم چەند هەفتەی ڕابردوودا لە جەنگ لەگەڵ ئەو گروپانەی کە لە غەزەوە هێرشیان دەکردە سەر ئیسرائیل چۆن بەکار هات جگە لە ئیسرائیل لە دوای ئەوە ئێرانە کە زۆر بە سەختی بەتابەتی لەم 2 ساڵی ڕابردووداەوە ئێستاشی لەگەڵدا بێت پارێکی زۆر بۆ دروستکردنی ئەم فڕۆکانە بەکاردێنێەوە دەیەوێت لە ڕێگای ئەم فڕۆکانەوە بتوانێت ئاراستەی شەڕ لەو شوێنانەدا بگۆڕێت کە ڕوبەڕووی دەبێتەوە بەڵام جگە لە ئێران تەنانەت چەندین گروپی چەکدار لە ناوچەکەدا و لە جیهانیشدا ئەم فڕۆکانە بەکاردێنن بۆ نمونە تەنانەت داعش لە هەندێک شوێنی سووریا تەنانەت لە جەزائیر لەم شوێنە لە عێراق لەم شوێنانەدا بەکاری هێناوە لە سێزدەی ئەم مانگەدا بینیمان مانجی ڕابردوودا ببوورە بینیمان چۆن تەنانەت حەشتی شعبی لە مانۆرێکی سەربازیدا لە بەغدا و لە باشووری عێراقدا فڕۆکەی بێفڕۆکەوان بەکاردێنێ و بینیمان چۆن ئەم فڕۆکە بێفڕۆکەوانە بەدەستی هەندێک گروپی چەکداریەوە بەکارهێنراون هێش کراوتە سەر سەربازانی ئەمریکا لە عێراق و تەنانەت لە هەولێری پایتەختیش جا ئەگەر سیر بکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە زۆر جێگادا ئەم گروپانە ئەمە بەکاردێنن جگە لە وڵاتەکان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنیا بۆ
کڕینی فڕۆکەی بێفرۆکەوان ساڵانە 102 بلیۆن دۆلار سرف دەکرێت. ئەو وڵاتانەی کە ئەم فڕۆکانە ناتوانن دروستکردن بەڵام دەیکڕن وڵاتانی وەکو بەحرێنێکە لە تورکیا دەیکڕێت، ئیماراتە کە لە سین و لە ئەمریکا دەکرێت، سعودیایە کە لە ئەمریکا دەکرێت. جگە لە کڕینی ئەو چەکانەی کە لەو فڕۆکانەدا بەکاردەهێنرن، پارەیەکی زۆر زۆر تەنها بۆ کڕینی فڕۆکەکان بەکاردەهێنرێت و زۆر کۆمپانیا لە جیهاندا سەرقاڵی دروستکردنی ئەم فڕۆکانن چونکە ئێستاکە بازاڕێکی گەورە بۆ ئەم فڕۆکانە هەیە. جا بۆ زیاتر قسەکردن و زیاتر گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ دۆهۆکۆ بەڕێز پرۆفیسۆر محەممەد ئیحسانم لەگەڵە کە لە ببورن دوای دیارە میوانەکەم لە دۆهۆکەوە ئامادەنیە بەهۆی چەند گرفتێکی تەکنیکی دوای کەمێشتر لەگەڵم دەبێت. ئەم فڕۆکانە توانیویانە لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردوودا وەکو گوتمان ئاراستەی شەڕ بگۆڕن و بینیمانە کاریگەری ئەم فڕۆکانە بۆ نمونە هێزی حەماس لە غەزەدا کە فڕۆکەی بەکارهێناوە دژی ئیسرائیلەکان، ئیسرائیل لە بەرامبەر ئەوەدا F-16 بەکارهێناوە چۆن بتوانێت ئەم فڕۆکانە بخاتە خوارەوە. ئەمانە کاریگەری فڕۆکەکان لە بەرنامەی ئەم شۆدا باز دەکەین تا ساڵی 2014 تا ساڵی 2014 161 بازاڕی جیهان بۆ فرۆشتنی فڕۆکەکان بەدەست ئیسرائیلەکانەوە بووە، بەڵام لەم 6 ساڵەی ڕابردوودا بە تایبەتی ئەمریکا زۆر ئەم فڕۆکانە دەفرۆشێ و سین و رووسیا لەو وڵاتانن ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا فڕۆکەیەکی زۆری بێفرۆکەوان دێنن و دەیدەنە چەند وڵاتێک و دەیدەنە چەند گروپێکی چەکداری بۆ بەکارهێنانیان. بەردەوام تەکنۆلۆژیای تایبەت دەچێتە پاڵ ئەوەی کە چۆن ئەم فڕۆکانە گرنگی پێ بدرێت، بەردەوام هەوڵ دەدرێت ئەم فڕۆکانە نەک تەنها هەر بۆ شەڕ بەکار بهێنرێت، تەنانەت بۆ سیخوڕیکردن لەسەر وڵاتانیشدا بەکاربێنرێت. جاگەر سیرکن لە ماوەی 103 ساڵ و 104 ساڵی ڕابردوودا کاتێک بەریتانیەکان نانتوانی لە جەنگی جیهانی یەکەم دوای سەرکەوتنیان لە دروستکردنی فڕۆکەکە نانتوانی بە شێوازێکی کاریگەر بەکاری بێنن لە جەنگی جیهانی یەکەم و دوای ئەوەش ئەمریکایەکان لە ساڵی 1970 نانتوانی دیسانەوە وەکو چەکێکی کاریگەر بەکاری بێنن چۆن لە ماوەی ئەو 100 ساڵەدا گەشەی سندووە لەم 10 ساڵی ڕابردووشدا بە شێوازێک ڕۆیشتووە. ئێستا بیر لەوە دەکرێتەوە کە وڵاتانی جیهان کۆ ببنەوە لەگەڵ خۆیاندا چەند یاسایەک دەربکەن کە چۆن ئەم فڕۆکانە بتوانن بەکار بهێنرێن، چونکە کارگەیشتۆتە ئەوەی کە زۆر مەترسیەکی گەورە لەسەر وڵاتان و لەسەر پێگەی سیاسی وڵاتان و هەیە، کارگەیشتۆتە ئەوەی وڵاتان بترسن لەوەی کە چۆن ئەم فڕۆکانە دەتوان سنووری ئاسمان و زەویان ببەزێنن. 2 ساڵێک بەر لە ئێستا لە پایتەختی بەریتانیا لە لەندەن چەند مناڵێک فڕۆکەیەکی بێفرۆکەوان هەڵدەدەن و لە بەرامبەر ئەوەدا بۆ ماوەی 2 ڕۆژ فڕۆکەخانەی گاتویک یەکێک لە فڕۆکەخانە هەرە قەرەباڵغەکانی دنیا دەوەستێت. لە چەند ڕۆژێک دوای ئەوە دیسانەوە چەند کەسێکی تر فڕۆکەیەکی بێفرۆکەوان هەر بۆ یاریکردن و بۆ ڕەسمگرتن بۆ خۆیان هەڵدەدەن لە نزیک فڕۆکەخانەی هیثرۆکە پڕ هاتوچۆترین فڕۆکەخانەی جیهانە بۆ ماوەی 10 سەعات ئەم فڕۆکەخانەی لە کار دەکەوێت. جا بزانن کاریگەری ئەم فڕۆکە بێفرۆکەوانانە چەند زۆرە لە جیهاندا. یەکێک لەو خاڵە گرنگانە کە پێویستە باسی بکەن ئەوەیە کە چۆن ئەم هەموو پارەیە بەکاردەهێنرێ هۆکارەکەی چییە؟ ئایا لەمە دووە دەبێت تەنها بیردەوە بکەینەوە کە چۆن فڕۆکەی بێفرۆکەوان بەکاربێنین و هەروە چۆن خۆمان لەم فڕۆکانە بپارێزین یاخود پێویستە بیر لە ڕێکار و ڕێڕەوی تر بکەینەوە. لە دهۆکەوە بەڕێز پرۆفسۆر محەممەد ئیحسانم لەگەڵا کە مامۆستای زانکۆی لەندەنە لە کۆلیژی جەنگ هەروەها شارەزایە لە پەیوەندە نێودەوڵەتیەکان. بەڕێز دکتۆر محەممەد شەوتان باش، باسمان لە کاریگەری درۆنەکان کرد، فڕۆکە بێفرۆکەوانەکان کرد کە بە تایبەتی لەم 10 ساڵی ڕابردوودا لە دنیادا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی چەند بە شێوازێکی چڕ و پوخت بەکاردەهێنرێ و چەند
مەترسێکی گەورەیە لەسەر جیهاندا زۆر شت هەیە باسی بکەین بەڵام سەرەتا دەمەوێت خوێندنەوەی تۆ بۆ ئەم دیاردەیە تازەیە چییە؟ لەشەکی شەوت باش و شەوی هەمی بینەرانی کوردستان 24 باش لە هەر جێگایەک بێت. درۆن تەکنۆلۆژیەیەکی زۆر تازەیە لە نهایەتی هەفتاکان کەفتیە تەجاربی زیادی لەسەر کراوە لە ئەمریکا بە تایبەت کە کاریان کردوێتەوە ئەمە چۆن بەکار بێت بۆ کاروباری ئینتەلیجەنت بۆ کاروباری ئەمنی کۆن تەسویر وەربگرێت کۆن دێتە کۆم بکات کۆن شتێکی وە بکات. بەڵام لەم 10 ساڵی ئەخیر لە دوای شەڕی ئەفغانستان و شەڕی عێراق بەڕاستی درۆن بە شکلێکی زۆر زۆر گەورە بە مەدایەکی زۆر زۆر گەورە بە مەسافاتێکی زۆر زۆر درێژ بە تەکنۆلۆژیایەکی زۆر زۆر ئەرزانتر هاتیە بەکارهێنان. لە ئەفغانستان زۆر زۆر بەکارهێنا بۆ دیتا کۆلەکشن بۆ کۆکردنی معلومات بۆ استیطلاع بۆ کاری وا بەکارهێناوە لە شەڕی ئەفغانستان زۆر. لە دوای 2003-2004 لە عێراق بە شکلێکی فەزی ئەمریکیەکانیان بەکارهێنا کە شت کۆبکەن لەسەر قاعیدە لەسەر ئەو جێگاکان و بە تایبەت لەم فترەی ئەخیری لە 2014ەوە درۆن هاتە بەکارهێنان کە نەک لە جیهازێکی استیطلاع کە ئیکیوپمنتێکی بۆ کۆکردنی دەیتا و تەسویر بەکارهێنات بۆ کاروباری هجومی. ئەمەش بوو چوونەکەی منی شخصی کە حقیقت ئێران دەورێکی زۆر زۆر قایمی تیا هەبوو بۆ ئەم بابەتە لەبەر لە عراقی بەکارهێنا لە غەزەی بەکارهێنا لە لبنانی بەکارهێنا لە سعودیە دژی حوسیەکانیش بەکارهێنا بەڵام ئەسڵی تەکنۆلۆژیەکە بۆ چۆنەکەی من و کە ئەو ریپۆرتانەی کە منم دیوە ئەو تەقاریرانەی کە منم دیوە یەکەم درۆن کە لە عێراقەوە لە دوای 2005ەوە کە ئەمریکیەکان بەکاریان دێنە لە منتەقەی زۆرباتیەوە بکێتانە ئەو جێگانە کەفتە دەستی ئێرانیەکان لەوێ توانیان درۆنیان کۆپی بکەن بە شکلێکی تەواو و بوویتە لە جیهازێکی دیتا کۆلەکشن بۆ تەسویر بوویتە بوو جیهازێکی ئێرهابی هجومی ئەمریکیەکانیش خۆیانیش لە کوشتنی قاسم سلێمانی زۆر بەکار بە شکلێکی فەزی کە یەکەم تەجروبەیەکی نێودەوڵەتی بوو. ئەمە خەتەرێکی زۆر زۆرە لەسەر ئەمن و سەقامگیری داخلی و خارجی. تەخەیول کە ئەگە درۆن لەبەر جیهازێکی زۆر زۆر ئەرزانە مکلف نییە زۆر محتاجی بە تەیار نییە زۆر محتاجی بە ڕەنوەی نییە تاکو تەیار لەسەر بچێت جیهازێکە تەیارەیەکە لە مستەوایەکی منخەفض زۆر نزم ئەتوانێ بسوورێ لە جێگاکان ئەمڕۆ بۆیتە سەر ئێشێکی زۆر گەورە بوو ئەو کەسانەی کە جیهازەکەیان دەستنیشان کردە و ئیبداعیان تیاکریان ئەکتشافیان کردیە. ئەمە حقیقت ئەگەر جیهاز تەکنۆلۆژیەیەکی تەواوی نەبێت کە سەدی درۆنەکان بکات بڕوا بکە زۆر مکلف ئەبێت ئەمن و سەقامگیری هەر وڵاتێک کە مەجامێ ئیرهابی تیابێت یان خەڵکێکی ملیشیای تیابێت وەکی ئەمڕۆ ئەبین لە عێراق ئەبێتە جێگایەکی زۆر سەرێش جێگایەکی زۆر قەلق و خطوڕە دروستکردن لەسەر مەدەنی و لە ئاسکەری لەبەر زەحیەکانی درۆن زۆربیان ئەبنە کاروباری مەسێڤڵ ئەبن نە کاروباری ئاسکەریە بن. بەڵێ فریدریکۆ بۆساری کە یەکێک لە لێکۆلەرەکانە لە پەیمانگەی نێودەوڵەتی بۆ لەکۆڵۆنیۆ سیاسی لە ئیتالیا توێژینەیەکی زۆر بەپێزی هەبوو چەند ڕۆژێک بەر لە ئێستا پێشکەشی کرد باز لەوە دەکات دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێستا ئێران زیاتر لە هەموو وڵاتێک گرنگی بەو دروستکردنی ئەم درۆنانە دەدا ئەم فڕۆکە بێفرۆکاوانە دەدا هەرچەندە تەکنۆلۆژیای ئێران ئاوا ئاسبەرز نییە وەکو تورکیا یان وەکو ئیسرائیل بەڵام گرنگێکی زۆر پێدا جا لێرە ئەو پێی وایە لە ماوەی چەند ساڵی داهاتوودا بەتایبەتی لە 5 ساڵی داهاتوودا پێشکەوتنی ئەو درۆنانە دەبێتە هۆکاری ئەوەی چه هێزێک ببێتە سوپەر پاوەر لە ناوچەکەدا لە بەرامبەر هێزەکانی دیکە جا ئەگەر پێتان وانە کۆمیتەیەکی ئاوا لەسەر ئاستی وڵاتەکان و بە چاودێری وڵاتە گەورەکانی دنیا و بە UN دروست نەبێ بۆ کۆنتترۆلکردنی ئەم درۆنانە ئایا ئاسمانی ئەم وڵاتانە چێ دەی پێچێ ئەخیرەکەی چۆن بتوانین لە تەنینەوەی ئاسمانی ئێمەدا چۆن بتوانین خۆمان بپارێزن بەڕاستی ئەگەربەی سەری تەکنۆلۆژیای درۆن بکەی بە حقیقت یانی وا لێت دێت هەستەکەی 24 ساعت تۆ مراقبی لە ژیانی خۆی ڕۆژانە لەسەر بابەتی وڵاتەکانی کە دراوسێمان هەردووکیان ئێران و تورکیا هەر تورکیا و ئێران
باشترین بۆ چوونەکەی من باشترین وڵاتن لە کۆکپیکردنی شت لە دزینی تەکنۆلۆژیە حقیقت ئەو درۆنەی کە ئەمڕۆ لە ئێران بەکاردێت ئەوە کۆپیەکی حەقیقی بوو کە ئەمریکیەکان بەکاریان هێنا یەکەم جار لە عێراقەوە بە شکلێکی زۆر زۆر سەریع ینی لە بیرم دێت لەو تەفاسیلانەی کە ئەو کاتە ریپۆرت و شتم دیوە کە یەکەم درۆن لە منتەقەی زرباتیە و بە دەرەوجەستان دەکەوێتە ناو حدودی عێراقەوە ئەبێتە زەجەیەکی زۆر زۆر گەورە لە ئەمریکیەکان لە واشنگتن و لە بەغا کە چ بکەین کە چۆن ئەم تەکنۆلۆژیە و هەفتەیەکی پێنە چوچیان کۆپی بکەن و بەکاری بێنن. تورکیەش لەم بابەتە گرنگیەکی زۆری پێدات ئەگەر لە بیرتان بێت ساڵ لە پێش چەند مانگێک لە مۆریشە لەمەوە ئێستا ینی هەموو معهدی تەکنۆلۆژیە جامعاتی تەکنۆلۆژیە لەگەر بناڵەکان کە کۆمپتیشنێکی حەقیقیان هەبوو کێ ئەتوانێت درۆنێکی باشتر بەکار دروست بکات یان درۆنێکی مەداکەی زیاتر بێت یان سەرعی مەنۆڤەرەکەی باشتر بێت بۆ لە کاری نێودەوڵەتی دوو وڵات بە تەنیا کاریان کردی لەسەر هەستیان کردیە بە خەتەرێکی زۆر زۆر بەجددی لەسەرم بابەتە ئەمریکیەکان لە سایبەر ئۆپتیکەوە جاران ینی سایبەر وۆر حربی تەکنۆلۆژیان واتە خەیلە کرد گەورەترین تهدیدە بۆ ئەمنی قومی ئەوان ئەمڕۆ ئەڵێ نەخێر درۆن گەورەترینە لە لیستی پاریورتیەکان ینی درۆنەکان زۆر زۆر خەتەرترە لە سایبەر وۆر رئیس مجلسی ئەمنی قومی لە واشنگتن لەگە رئیس مجلسی ئەمنی قومی لە تەلەڤیڤ هەردووکیان لیژنەیەکی مشتەرەکیان بەکارێنە ئەو لیژنە مشتەرەکە کە چۆن بتوانن تەکنۆلۆژیەیەکی مەزاد بۆ ترۆن لە بەرهەستیان پێکردیە ئەگەر ئەم وەزعە بەم شکلە بمێنێت حقیقت هیچ وڵاتێک ئەمان نابێت و پێدەچێتەکردن هەر وڵاتێکیش ئەتوانێت زۆر درۆن بەکاربێنێت و زەرارێکی زۆر گەورە لێ بدێت ئەگە بین سەیری حربی غەزە بکەین لە هەژاری غەزەی یەکەم کە ئەگە کولفەی ئەو درۆنەی کە ئیران بە غەزەیدا بە فڵستینیەکانیاندا بە فڵستینیەکانیان بەکارێنا دژی ئیسرائیلەکان ئەو کولفەی کە ئیسرائیلەکان توانیان ئەو درۆنە بێخن لە عەردەوە لە کۆنتڕۆلی لەسەر بکەن کولفەکەی بەتواڵێم زیاتر لە دروستکردنی ملیۆن درۆنێکی تر بوو ئەمە حرب ئیستیفزازە ئەمە ئیستینڤازێکی تەواویە کێتەکردن مەشرێکی زۆر مکلفە لەبەر درۆن مکلف نییە ئەمە حقیقت ئەمڕۆ تهدیدێکی نێودەوڵەتیە وڵاتە زرهێزەکان هەمویان هەستی پێەکەن بە تایبەت ئەوانەی مەسەڵەن ئیسرائیل لە منتەقەیە و ئەمریکیەکان لە ئەفغانستان لە منتەقەکەی هەیە زۆر ئەمە خەتەرێکە تەخەیل کە ئەگەر هەندێک درۆن ئەتوانێت زۆر زۆر بە ئاسانیەوە لە لەو دیوی خەلیجی عەرەبی بچێتە قەتەر یان بچێتە ئیمارات خۆ مەسافەی عەمقی خەلیج وا زۆر نییە ئەتوانێت لە زۆر جێگایەکی تر بدێت بکی ئەڵێت ڕۆژێک وا ڕۆژان ئەم تەکنۆلۆژیە بەکارنانێت بۆ ئەم شتانە لەبەرەوە ئەمڕۆ لە سلەمی تاپ لیستی فرێتە بۆ وڵاتەکانی زلهێز و حتەوە لەناو داخلی وڵاتەکانی وەکی خۆمان بینیم تهدیدەکە زۆر زۆر زیاترە بێت ئەگە تەکنۆلۆژیەکی مزات نەبێت بڵێ ئێمە بینیمان چۆن لە بودجێ حکوومەتی تورکیا کە پارێکی زۆر تەرخان دەکات بۆ کۆمپانیای بایکار ماکینە کە ئەو کۆمپانیایەوە چەند فەرعێکشی ئێستا کردوتەوە لە شوێنەکانی دیکەی تورکیا کە ئەم درۆنانە بەرهەم دەهێنێ و تەنانەت دەشی فرۆشێ بە چەند وڵاتێک لەوانە دەیفرۆشێ بە وڵاتی بەحرین دەیفرۆشرێ بە ئازەربایجان و چۆن سینیەکان ئێستا کە لە زۆر شوێنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەرهەمی چنگدوو کە کۆمپانیەکەیانە کە بەکاری دێن و بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێستا ئیمارات ئاتکۆم سیستەمی دروست کردو ئەمیش یەک لەو کۆمپانیانەیە کە درۆنەکان بەرهەم دێنێت چەند ڕۆژێک بەر لە ئێستا وەزیری دەرەوە ئیسرائیل لە ئیمارات بوو یەکێک لە دانیشتنەکانیان ئەوە بکە چۆن بتوان سوود لە تەکنۆلۆژیاکە وەربگرێت بەڵام پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە جگە لەو وڵاتانەی کە باسمان کرد تەنانەت هێزی چەکداری لە جیهاندا هەندێک هێسن تەنانەت قەدەغەن بۆ نمونە داعشە بۆ نمونە حوثیەکانن لە یەمەن بۆ نمونە تەنانەت بەشێک لە حەشدی شعبیە کە ئەمانە بەکاردێنن جا پرسیارەکەدا لێرە ئەوەیە ئەم کۆمپانیانەی کە بە ئاستێکی نزم دروستی دەکەن لە ئەوروپا و لە ئەمریکا تۆ دەتوانی بە ئۆنلاین ئێستا لە هەولێرە و بیکڕی بۆت شتەکانی بۆت بێتە هەولێرە لێرە جارێشتر بیان بەستیەوە لە یەکترە ئەمەش خەتەرێکی گەورەیە لە سەرماندا چۆن دەتوانین ڕێگری لەمە بکەین چکە تاوەکو ێسادا هیچ یاسایەک لە جیهاندا نییە وا لەو کۆمپانیانە بکە کە ئەم درۆنانە بە ئاسانی نەفرۆشنە خەڵک ئەسلی درۆن لە چاڵ گەیمی دەستێ پێکردیوە بەڵێ ینی
لە لعبەکانی مناڵ لەوێ دەستی پێ کردووە بە شرکێکی لاسرکی کە بتوانیت بفرت لە فەزایەکی کراوەیە بتوانانی مەداکەی زێدەتر بکەیت بە باتریەوە بە تاقەی زیادەوە بێت. ئەم تکنۆلۆژیەیەکی هەمە تکنۆلۆژیەیەکی زۆر ئەرزانە. مناڵێم چۆن پێویستە مجتەمەی نێودەوڵەتی بە سیاساتی دیفاعی بە ئەجهیزەی مزاد تۆ چۆن ساڕیخی سکۆتت هەکە پاتریۆتت نەبێ ناتوانێت سکۆتەکە دابنیت چۆن بتوانیت تیارەت هەیە ئەگە دیفاعاتی جەوی نەتوی ناتوانێت تیارەکە رابخی پێویستە تکنۆلۆژیەکی تر بێتەکردن. بەڵام ئەوەی کە ترسەکە و جێگای داخەکە ئەوەیە ئەم درۆنە ئەمڕۆ بۆ ئەهدافی سیاسی بەکاردێت. ئەم درۆنە بۆ ئەهدافی سیاسی بەکاردێت بۆ لەبەر لە ئەگەر نەمانی دیبلۆماسیەت و نەمانی گفتوگۆی سیاسی وا لێتەکات کە دژمنەکانت وا درۆن و سلاح کاکە درۆنیش زمانێک کیمیاویان بەکارێنە جەرتومیان بەکارێنە هەموو شتێکی تری بەکارهێنە ئەمڕۆ کە درۆن دێتە بەکارهێنن ئەمە حەقیقەت خەتەرێکە پێویستی مجتەمەی نێودەوڵەتی پێکەوە تۆ ناتوانانی قەدەغە بکەی لەبەر تکنۆلۆژیەکی ئەگە تکنۆلۆژیە هاتە انتشارکردن تۆ ناتوانانی وەکی مخەدەراتە تۆ حەقیقەت من تەشبیه هەکەم بە دراگ ئەمڕۆ زۆربەی نەوعی دراگت هەیە لە دنیا دراکێکی هەیە زۆر ئەرزان دراگێکی هەیە زۆر گران تۆ ئەتوانیت کە لە ئەفغانستانەوە بەکاربێنیت لە ئەمریکاش بەکاربێنیت لە کەنەداش بەکاربێنیت ئەمە پێوەستی بە تەحالیفێکی نێودەوڵەتیە ئەو وڵاتانەی کە تکنۆلۆژیای مزادیان هەیە کە بتوانن زیاتر تحالف لە چەند وڵات لە چەند ساڵی داهاتوودا دروست ببێ سەیتەرە بکەن. بۆ چوونەکەی من شخصی من ئەڵێم ئەمە ئەبێتە تەهدیدێکی زۆر خەتەر لەسەر ئەمن و استیقراری نێودەوڵەتی من ناڵێم ئەقلیمی یان داخلی ئەوەی لە عێراق ڕووی داوە عێراقش تەجروبەیەکی سەکەمەها ئەگە سەیری تەجروبەکانی لە 47 هجووم لەسەر قەواعیدەکانی ئەمریکی بکەیت لە عێراقەوە شەشی ئەخیری بە درۆن بەکارهێناوە ئەگە شەشی ئەخیری بە درۆن بەکارهێناوە سەیری بکە چەند ئاسانیان بەکارهێناوە چۆن کولفەکەیان کەم بووە چۆن هێدیکەکەیان سەرئێش بۆ قوواتی تەحالف لە خۆمان لە هەولێر گەورەترین سەرئێشەوە بوو کە بە درۆنت بێت نازانی درۆنەکە لە کام جێگایە درۆن بێت بتوانێت متەفەجراتی بەکاربێنێت دژی هەولێر دژی مەتاری هەولێر یان دژی قۆنسڵیەی ئەمریکی لە هەولێر ئەمە محتاجی بە تەحالفێکی نێودەوڵەتیە محتاجی بە تکنۆلۆژیەیەکی فعلیە و عینی کاتیش دەست بەردەوام بوونە لە مەلەفی سیاسی کە بتوانانی ئەو خەڵکانەی کە درۆن بەکاردێنن بۆ بەکاردێنن چیان لە تۆ دەوێ مەطلبەکەیان چییە؟ بەڵێ پرۆفسۆر محەممەد حسان ببوورە کاتم نەماوە داوای لێبوردنیش دەکەین چەند گرفتێکی تەکنیکیمان هەبوو لێرەدا پرۆفسۆر محەممەد حسان مامۆستا لە کۆلیژی زەنگ لە زانکۆی لەندەن هەروە شارەزە لە پەیوەندی نێودەوڵەتیەکان لە دووهۆک و لەگەڵم بووی زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. هیوادارین ئەم بابەتە ببێتە وروژاندنی چەند سەرنجێک بۆ بەدوەداچوونی زیاتر بۆ بیرکردنەوە لە داهاتووی بەزاندنی سنووری ئاسمان لە جیهاندا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی. شەوتان شاد.